پەنامانەوە پەنای خوایە پەنامانەوە پەنای خوای گەورەی بارانمان بۆ ببارێنێ ڕۆڵە گیان چاومان ها لە دەرگای خوای گەورەوە چاومان ها لە ڕەحمەتی خوای گەورەوە ئیتر خوای گەورە بەزەی وەم حەمکە بێ زوانە بێ لەو دەشتە ڕۆڵە بۆ خاتر ناوە جوانەکان خوا هەچی باشەوەمان بۆ بکە ڕۆڵە خواچی باشەوەمان بۆ بکە بۆ خاتر ناوە جوانەکان باشە بوومە قوربان یا ڕەبی ڕەحمە لە گشتی هەر کەساتە خوای گەورە هیدایەتی بدە خوا ڕەحمی لێ بکە دەخوا ئەپارێن و خوایە گیان بێ بەشمانەکەی لە ڕەحمەتی خۆت نوێژە بارانەیەکێ لە سونەتە موەکەدەکانە پێغەمبەران عەلەیهی سەڵات وەسەلام هەرچی کاتێ باران دوا بکەوتایە پێغەمبەران فەرمانیانە کرد و خەڵکانیان ئاگادار دەکردەوە کە پێویستمان بە بارانە بێ بشتێن دەرەوە نوێژە بارانە بکەین هۆکاری نوێژە بارانەش نیشانەی حرامخۆریە نیشانەی غەشکردن لە تەرازووە لە مامەڵەدا بەگشتی نیشانەی نەدانی زەکاتە ئەمانە ئەوانەیە کە ئەبێتە منعی لە حادیسەکانە هاتووە منعی باران وەسونەت شە ئینسان کە پێشی باران ڕۆژوو بگرێ خێر بکات تەوبەیەکی نەسوح بکە پەشیمان بێتەوە لەو تاوان و گوناحانەی کە کردوویەتی وە خەڵکەکەش دوعایەکی بە کوڵ بکەوە بە دڵێکی پاکەوە ڕووکە لەخوا و خەڵکیش سەدەقە بکات سوپاس بەخوا ئێمە ئەمانەمان ڕاگەیان بە خەڵکی سوپاسی مامۆستایانی عەزیز و بەڕێز دەکەین و سوپاسی پەیامنێران و ڕۆشنبیران دەکەین و خوای گەورە جەزای خەڵکەکەی شارە خۆشەویستەکەمان بداتەوە شاری کەفری خوای گەورە لە ئێمە قبوڵ کە و لە تەواوی مسلمانان ئینشاء الله تعالى وصلى الله على محمد وعلى آله وصحبه مامۆستا ئەمڕۆکۆی بینیمان زۆربەی ئەوانی هاتوون بۆ نوێژە بارانە داواتان لێکردبوو هەر لە ماڵەوە بە پێ بێن بە ئۆتۆمبیل نێن بۆچی ئەمە ئەوەی کێکە لە سونەتەکانە بە پێ سونەت وایە لە ڕۆژی جمعە ئاگادارمانکردنەوە سیارە مێنن ئەرکێ دەتوانێت بە پێ بێ وایە سونەتە بە پێبێ ئەو یەکێ لە سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یەکێ لە سونەتەکانەوەیە کە بەجلێکی سادەوە بێ یەکێ لەوانە سونەتەکانەوەی ئینسان هاتە ئەیرە مەشغوڵ بێ بە دوعاکانی و بە کوڵ دوعا بکە و تەوەسول بکە بەو کارە چاکانەی کە کردوێتی ئێمە هاتوین بۆ ئەنجامدانی نوێژی بارانە لەبەرەوەی ئیمساڵ باران کەم باریوە و دوا کەوتووە و دوعاکەین و نزاکەین لە خوای پەروەردگار ئینشاءڵڵا باران ببارێنێ بارانی بە ڕەحمەت دیارە ئێمە ئینسان بەردەوام هەڵە ئەەکەین و تاوانەکەین و عاسیە بین لە فەرمانی خوای پەروەردگار وە ئیمڕۆ هاتوین و تەوبە ئەەکەین و پەشیمانە بینەوە و دوعا ئەەکەین و نزاکەین لە خوای پەروەردگار کەوا بارانمان بەسەردا بارێنێت و لە تاوانەکانمان خۆش بێت و عەفومان بکات دیارە خوای پەروەردگار خاوەن ڕەحمەت و بەزەی و میهرەبانیی یەکجار زۆرە و خوای گەورە ڕەحمەتی خۆی ئینشاءڵڵا ناگرێتەوە و ئێمە داواکەین لە خوای پەروەردگار ئینشاءڵڵا بارانی بە ڕەحمەت ببارێنێت بۆ ئێمە و بۆ هەموو ئەو خەڵکانی کەوا ئاژەڵیان هەیە حیوانیان هەیە بێزوانیان هەیە بەشکو ئینشاءڵڵا بێ بەشمان نەکات لە ڕەحمەتی خۆی